مامەسا مەلا محەممەدی شارەزووری کە نووسەر و ڕووناکبیرێکی گەورەی ئیسلامیە جنابیش پێما بە دۆستایەتێکی زۆرت هەبووە لەگەڵەیە لە بیرەوەرەکانیە ئەڵێ هەر وڵاتێک دەستی ئیخوانی پێگەیشت بزوتنەوە ئیسلامیەکانی تیا پەژموردە دەبن بەڵام مامەسا کرێکاریش لە سەرتاوە لە هێڵی ئیخوان موسلیمینەوە دەستی پێکرد ئەم وتەیە چۆن لێکرد من پێم وانییە بەڕاستی یعنی ئەو بەڵێ بۆ چوونێکی خۆی و ڕەحمەتی خوای لێبێ ئەگەر تەمان ڕاست بێ کە بۆ چوونەکە هی ئەوە مەبەسم جەنابەت نییە ینی ئەسڵی نەقڵکردنەکە هیچ من وا نازانم وابێ بالعکس من پێم وایە ئیخوان مسلمین وەکو فێرگەی ئیبتیدایی وایە چونکە ئەدەبیاتی فکری سیاسی ئیسلامی شارەزابوون لە ئیسلام لە سەرەتاوە لە ئیخوان وەرگری وەکو ئیبتیدایی وایە کە ئەلفوبێکە فێرەبی دوایە چی تەمتەوەستەوە عدادی و کولیاتەکە اختیاریەکەی بۆیە ئەو فکرە سیاسی ئیخوان کە لە سەرەتاوە تەرحیەکە پێویستی بە عەقیدەیەکی بەقووەتر هەیە لە مەسەلەی حاکمیەت و دارالئیسلام و دارالکوفر بۆی تەمایوزەکە باشتر دروست ببێت نەک ئاوە غامز ببێ بە مەتەڵ لە فکری ئیخوانیەکە کە نازانێت تەشکیلی حکومەتەکە چۆنەکا دوایی یا نازانێت حکومەکە بەسەرەوە بدا بڵێ ئێستا ئێمە لە دارالکوفر ئەژین یا دارالئیسلام و ئەحکامەکانی چین لەبەرەوە من پێم وایە بوونی ئیخوان مسلمین ضروریە لە هەموو جێگایەکە کە فکرە سیاسیەکە تەرحەکا وەکو ئیبتیدایی ئەنجا ڕەنگە من ئەم قسەیەشکە ئەیکەم ئایا لە خەلفیەتی ئەوەیە کە خۆم ئیخوان بووم پێشتر سەلەفیە گەمەی قوبوڵ نییە بۆ نمونە نازانم بەڵام بە هەر حاڵ من ئەوە نەزەرم وایە و پێشم وایە کە مامۆستا محەممەد ساڵح شارەزووری ڕەحمەتی ئەویش هەر لەو خەلفیەتە فکرێەوە هاتووە بەڵام لەبەر ئەوەی زمانی دکتۆر عەبدولکەریم زێدان خوا مەحفوظی کە ئێستاش ماوە عمری 92 ساڵە ئەو ئیخوان مسلمینی وەستاند لە حەفتاویەکە ئیخوانیەکانی کوردستان هەندێکیان زۆر عاجز بوون لەوە زۆر تووڕە بوون و تەنزیماتیشان هەر بەردەوام کردەوە مامۆستا محەممەدی شارەزووریش نەزەری وابوو ئەیوت عەبدولکەریم زێدان ئیخوانی وڵاتی ئێمەی تۆپاند هەر بەم عیبارەتە ئەیوت بەڵێ